الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين، وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله. برزان في خوشحين لواني دوم لا تفسير سورة النبأ بخزمتها بقمو بما بس الرزامن دي خواهي قونا وهي ودارم إوي آزي السود لوربين إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا وبنينا فوقكم سبعا شدادا وجعلنا سراجا وهاجا. بەڵێ خۆشەویستان، وەکو لەوانەیە ڕابردوو باسمان کرد کەوا لە سەرەتادا خوای گەورە سوبحانەهو وتەعالە باسی لە هەڵوێستی کەسانێکی بێباوەڕ کرد دەربارەی ڕۆژی قیامەتکەوە بەگاڵتە جاڕیەوە لە نێوان یەکتری باز لەو خەبەرە گرنگە دەکەن کەوا هاتنی ڕۆژی قیامەتە و ئەوەی کە ئەوان تێیدا اختلاف و جیاواز و ناکۆچیان لە نێواندا هەیە، لەبەرەوەی ئیوایان تێدا ئیمانی پێهەیە بەڵام دەری نابڕی، ئیوا هەیە تەنها شەچی تێدا هەیە، ئیوا هەیە هەر بە تەواوەتی باوەڕی پێ نییە. ئیتر لە نێو خۆیان پرسیار لە یەکتری دەکەن وەکو گاڵتە پێکردنێک تاوەکو ئەوەی کەوا نیازیشی وە ئیمان بینی ئیمانی پێنەینی. جا خوای گەورە هەڕەشەی لێکردن بۆی کەوا لە کاتێکەوە دەمرن ئەو جالویان بە دیار دەکەوی، و کاتێکەوە ڕۆژی قیامەت بە چاوی خۆیان دەبین ئەو جا دەگەنە قەناعەت و یەقین. ئەو جا لە چەند ئایەتێکدا خوای گەورە سوبحانەهو وتەعالە سەرنجمان ڕاکێشیتن، یاخود سەرنجی بەشەریەت بەگشتی و بێباوەڕان بە تایبەتی ئەوانەی کەوا شەک و گومانیان لە توانە و دەسەڵاتی خوای گەورە هەیە دەربارەی زیندی بوونەوە. خوای گەورە دەفەرمی تەماشای ئەو هەموو بوونەوەرە بکەن کە هەر یەک لەوانە تەماشا بکەی بەڵگە و دەلیلن لەسەر قدرەت و توانا و دەسەڵاتی خوای گەورە کە بە توانایە جارێک کەش ئەو مردیە زیندی بکاتەوە. بەڵێ ئەوجا وەکو باسمان لەوە کرد کە ئەلەم نەجعل الأرض مهادا والجبال أوتادا وخلقناكم أزواجا وجعلنا نومكم سباتا. انجا خوای گەورە دەفەرمی وجعلنا الليل لباسا. بەڵێ خوای گەورە دەفەرمیتن ئەو شەوەمان ئایا نەجێڕاوە بەوەی وەکو داپۆشەرێک ئەنگۆی دادەپۆشی. بەڵێ وەکو معلومە ئەو شەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالە بە شێوەیەک لە بۆ ئەوەی کەوا ژیانی ئەو ئینسانانە بەو شێوەیە کە بەردەوام بی لەسەر ڕووی زەوی شەو و ڕۆژی دانا، وەکو معلومە لە هەر 24 سەعاتێک کە لێرە و لە چەندین جێگای دیکە خوای گەورە سوبحانەهو وتەعالە باز لەو دوو زاهیرەیە دەکاتن کە بە فعلی هەردووچیان زۆر زەرورن لە بۆ بەردەوام بوونی ژیان. دوێ هەر یەکسەر لە پاشەوی دەفەرمی وجعلنا النهار معاشا، و هەروە ئەو ڕۆژەشمان جێراوە لە بۆتان بۆی کەوە لە بۆ هەڵسوڕان و پەیداکردنی ڕزق و ڕۆزی ڕۆژانەتان پەیدای بکەن. جا بە فعلی هەر یەک لەوانە وەکو لە سوورەتی القەسەسدا خوای گەورە دەفەرمی ئەگەر بێت و خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئەو شەوەتان لەسەر بەردەوام بکەو بیکاتە شتێکی سەرمەدی و بەردەوام چ زاتێک هەیە بتوانین ڕۆژتان لە بۆ بین و ڕۆشناییتان لۆ بینی، و پێچەوانەوەش ئەگەر ئەو ڕۆژەی بەردەوام کا لەسەرتان چ زاتێک هەیە بتوانی شەوێکتان لۆ بینی کە تاوەکو تێدا ئیسراحەت بکەن. دیارە مەسەلەی شەو کە وەکو خوای گەورە وەکو لێردا دەفەرمی لیباسە، بەڵێ وەکو ئینسان شمەک لەبەر دەکاتن بە هەمان شێوە ئەو بەشەی سەر ڕووی زەوی کاتێکەوە شەوی تێدا دێتن ئەو شەوە وەکو داپۆشەرێک و وەکو پەردەیەک و شمەکێک ئەو بەشە دادەپۆشیتن. ئیتر دیارە لە خلالی ئەو داپۆشین و ئەو تاریچەی کە دروست دەبیتن سکون و ئارامیەک دروست دەبیتن لە بۆ ئینسان کەوا زۆر کاتێکی گونجاوە لە بۆ نووستن و ئارامی و ئیسراحەتکردن و ئەوجا لە بۆ خواپەرستی و شەونوێژ و هەموو ئەو شتانشکەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالە داینا لە بۆ بەردەوام بوونی ژیانی ئینسان لەو شەوەدا. خوای گەورە سوبحانەهو وتەعالە بەو شێوەیە وەکو فەزل و نیعمەتێکی خۆی ئاماژەی پێدەکا. و هەروەها لە پاشان کە باز لە ڕۆژ دەکات دەفەرمیتن مەعاشە، کەوە دیارە مەعاش مەزدەرە لە عاشەیە عیش و عیشەن هاتیە، عیشیش بە معنای حەیات دێ، کەواتە خوای گەورە سوبحانەهو وتەعالە ڕۆژی جێڕایە لە بۆ ئینسانەکان بەو شێوەی کەوا ڕۆشن و ڕووناکە تاوەکو بە ئاسانی هەڵسوکەوت بکەن لەسەر ڕووی زەوی لە بۆ پەیداکردنی بژێوی ژیان. ئیتر دیارە
لە ئەسڵەوە خوای گەورە ژیانی وادانە و ژیانی ئینسانەکان لەسەر ڕووی زەوی بەو شێوەیەدانە کەەوە ئەسڵ وە لە ڕۆژدا کار و کردەوە ئەنجام بدرێ بە مەبەستی ئەنجامدانی بە مەبەستی بەدەستێنانی بژێوی ژیان و شەویشی لە بۆ ئیسراحەتدانایە و شەویش وەکو داپۆشەرێک ئەو ئینساندات پۆشی کە تێیدا ئەو نووسنەی کە لە ئاەتی پێشتر فەرمی سوبات و دابڕانێکە و مایەی حەسانەوەیە کە بە حەقەت جێگایەکەی هەر لە شەودا کە خوای گەورە بەو شێوەیە چاکترین ژیانی لە بۆ ئینسانەکان ئەنجامداویە خود بڕیاری لەسەردایە. لە پاشان دەفەرمی وبنينا فوقكم سبعا شدادا ئەوجا خوای گەورە سەرنجمان ڕەشش لە بۆ ئاسمانەکان کەوا دەفەرمیتن حەفت ئاسمانی بەهێز لەسەر ئێوە دروستمان کردیە وبنينا فوقكم بەڵێ لەسەر زەوی کەواتە لە سەروی ئێمەدا حەفت ئاسمان هەیە ئەوەی ئێمە دەیبینین ئاسمانی دنیاە بەڵام لە سەروی ئەوەش ئەوجا خوای گەورە سوبحانەهو و تەعالا دەفەرمی 6 ئاسمانی دیکە هەیە واتە ئەو حەفت ئاسمانە هەمووی شیدادە هەمووی شیدادە واتە زۆر بەتێنە وەکو معلومە کە ئەو ئاسمانە هەر کەواکبێک و هەر یەک لەو ئەستێرانە لە مەدارێکی خۆی حرەکە دەکا جاذبیەتێکی هەیە و لەو خولگەی خۆی دەرناچی ئیتر زۆر بەتێن ئەو ئاسمانە وەکو خوای گەورە لە جێگایەک کە وەسفی دەکاتن والسەماء بەنەیناها بئەید وئینا لەموسعون واتە بقوة کەواتە عینی ئیشارەت لە بۆ هێز و قووەت و دەسەڵات دەکا کە خوای گەورە بەو ئاسمانەی بەخشیە لێرەشدا دەفەرمی شیدادە واتە ئەو ئاسمانانە زۆر بەهێز و بەتوانان تەماشا ناکەن خوای گەورە بە چ شێوەیەک ئەو ئاسمانە بەهێز و فراوان و بەتوانانەی خەڵق کردیە بەتوانان نییە جارشکە ئەو ئینسانە زندی بکاتەوە وجعلنا سراجا وهاجا وهروها خوای گەورە سبحانەهو وتعالى ئەو ڕۆژەی کەوە معلومە مەزدەرێکە لە بۆ ئەوەی کەوا ڕۆشنایی و گەرماتیمان لۆ بنێریتن لۆی خوای گەورە لێرەدا وەسفی کردێ بە سیراجەن وەهاج وەکو چرایەکی درەوشاوە معلومە چراش هەم ڕۆشنایی هەیە هەم گەرماتی هەیە ئەوە کافی نییە کە تێمان بگەینی ئەو خودایی سبحانەهو وتعالى ئەو سەرچاوەی لە بۆ گەرمی و هەروەها لە بۆ ڕۆشنایی لە بۆ ئینسانەکان دابین کردیە بەو مقدارەی کەوا ئەو هەندەی لێمان دوورە کە ئەگەر بێت نزیکتر بەیان دوورتر بە و یاخود بەو مقداری کەوە لە ڕۆژ دەگاتە ئێمە لە ڕۆشنایی و لە گەرماتی ئیتر هەمووی بە ئەندازەی دیاری کراوە ئەوە کافی نییە لە بۆی کەوا تێمان بگەینی ئەو خودایە سبحانەهو وتعالى خودایەکی بەتوانا و بەدەسەڵاتە کەوا بەتوانایە مردی زندی بکاتەوە وأنزلنا من المعصرات ماء ثجاجا دیارە معصرات باس لە هەور دەکا ئەو هەورانەی کەوە لە دوای ئەوەی کەوا قورس دەبن بەو ئاوانەی کە هەڵیان گرتێ لە بوخاری ئاو ئەوجا خوای گەورە سوبحانەهو وتعالى دەفەرمی معصرات واتە دەگوشرێ عەسر دەکرێ ئیتر ئاوی لێ دادەبەزی و بە فەرمانی خوای گەورە ئاوی باڵێن بارانی لێ دەباری ئەو بارانەش وەکو خوای گەورە سوبحانەهو وتعالى لێرەدا وەسفی کردێ بەوەی کەوە ماء ثجاجا واتە ئەو بارانی کەوە لێی دەباریتن ئەوە بارانێکە ئاوێکە و بارانێکە بە خورمە و بە لێزمە دێتە خوارێ کەواتە دەلالەتە لەسەر ئەوەی کەوە ئاوێکی زۆر لە خلالی باراندا ئەو بارانەی کەوە لە ئەسڵەوە بەو هەورانەوە خوای گەورە سوبحانەهو وتعالى قەدەری خوای گەورە وایەکەوە بە فەرمانی خوا ئەو بخارەی کەوە با بڵێن تیشتی ڕۆژ لە بحار و لە محیطات دەداتن ئەو بخاری لێ هەڵدەستیتن ئەوجا چڕ دەبیتەوە دەبیتە پەلە هەور و ئەو پەلە هەورە بەو بەیانەی کەوا خوای گەورە خەڵقی کردێ ئەوجا دەینێریتن لە بۆ ئەو جێگایانەی کە خوا سوبحانەهو وتعالى مەبەستیتی کە لەوێن دەرێ ئەو هەورە دەبیتە معصرات واتە دەگوشرێ تووشی حاڵەتێکی وا دێ بەو بەیانەی کەوە معلومە خوای گەورە سوبحانەهو وتعالى بەفەرمانی پێدەکاتن ئەوجا دەباری چ بارانێکی لە دەباری بارانێکی ثەجاج واتە بارانێکی بەلێزمە و بە خوڕ لێی دەباریتن کەوە ئەویش معلومە سەرچاوەی ژیانی ئینسانەکانی پێوەبەندە لە نەتیجەی ئەو بارانەش لنخرج به حبا ونباتا دیار لە نەتیجەی ئەو بارانەش حەب و نەباتی پێشین دەبی واتە
تۆی پێ دەڕوێ واتە حەب وەکو ئەو دانەوێڵانەی کە وەکو گەنم و جۆ و هەموو ئەو شتانێک وەکو دانەوێڵەنە کە بەڕاستی ئەویش مەزدەری یەکەمە لە بۆ ژیانی ئینسانەکان ئەو جانەباتیش گژ و جیا بەگشتی و جەناتین ئەلفافا و هەروها چەندین باغی لە بەروبوومی ئەو ئاوە چەندین باغی لێشین دەبیتن کەوا دارەکانی چڕ و پڕن کە ئەوەش هەر فەزل و ڕەحمەتی خوای گەورەی ئەنواعی مێوەجات و ئەنواعی بەروبووم بە ئینسانەکان دەبەخشی لە نەتیجەی ئەو بارانی کە وەکو خوای گەورە سوبحانەهو وتەعالە بە سەرچاوەی یەکەمی ژیان لە بۆ ئینسانەکانی جێڕایە وجعلنا من الماء كل شيء حي بەڵێ ئیتر خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە خلال ئەو چەند ئاەتەدا سەرنجی ڕاکێشان لە بۆ چەند زاهیرەیەک لەو بوونەوەرەدا کە هەمووی بەڵگە و دەلیلن لەسەر قودرەت و دەسەڵاتی خوای گەورە ئیتر وەکو لە سەرەتادا بەو شێوەیە بە ئیستفهام ئەلەم نەجعل الأرض مهادا ئێمە وامان نەکرد ئیتر ئەوان کەش هەمووی بەو شێوە هەمووی خوای گەورە نییە سوبحانەهو وتەعالە لەو شتانێکەوە ئاماژەی پێکرد چ دەسەڵاتێک هەیە بتوانیتن شتێک لەوانەتان لە بۆ دابین بکە غەیری خوا سوبحانەهو وتەعالە ئیتر هەر ئەو زاتەش بەدەسەڵاتە کە لە دوای مردنتان ئەو جا زەندیتان بکات و حسابتان لەگەڵ بکە ئەو جا یەکسەر لە پاشەوە دەفەرمی إن يوم الفصل كان ميقاتا بەڵێ یوم الفصل کەوە ئەو ڕۆژەیەکەوە ڕۆژی قیامەتە ئەو ڕۆژەیەکەوە جیاکەرەوەیە کە لە نێوان چاک و خراپ لە نێوان ئیماندار و کافر لە نێوان حەق و باتیل لەو ڕۆژەی خوای گەورە فەصل دەکا و ئەوجا حکم دەکا لە نێوان هەموو کەسێکەوە دوو خەسم بوون لەگەڵ یەکتری خوای گەورە دەفەرمی ئەو ڕۆژە هاتنی ئەو ڕۆژە کاتی دیاریکراوی لە بۆ دانرایە کاتێکی دیاریکرا و میقاتە خوای گەورە لە بۆی دانە ئەو میقاتەش خوا نەبی کەس نازانی کەنجینە بەڵام لە کاتی خۆی یەک لەحزە بە پاش ناکەوی و هەروەها هیچ هێز و توانە و دەسەڵاتێش بتوانانی بیهینیتە پێش و کەسیش علمی پێ نییە نە هیچ پێغەمبەرێک و نە هیچ مەلایکەتێک تەنها علمها عند ربی لای پەروەردگارە سوبحانەهو وتەعالە بەڵام بە تەئکید کاتی لە بۆ دیاریکرایە ئەو ڕۆژەش دێ یومە ينفخ في الصور فتأتون أفواجا بەڵێ لەو ڕۆژێکەوە فوو لە سوور دەکرێت بە فەرمانی خوای گەورە سوبحانەهو وتەعالە نەفخی سوور دەکرێتەوە بە فەرمانی خوای گەورە یەک لە مەلایکەتەکان کە والله أعلم زیاتر باس لە ئیسرافیل دەکرێت عليه الصلاة والسلام ئەو جا بە فەرمانی خوای گەورە نەفخ لەو سوورە دەکاتکەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالە خەڵقی کردێ لە بۆ ئەو ڕۆژە کە معلومە دوو نەفخە هەیە نەفخەی یەکەم نەفخەی تێکچوونە نەفخەی دووەم ئەو جا نەفخەی زیندی بوونەوەیە کە بە فەرمانی خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئەو مەلایکەتە نەفخ لەو سوورە دەکاتن دیارە ئەوەی کە لێردا باس کرا والله أعلم نەفخی سووری دووەمە واتە نەفخی زیندی بوونەوەیە لێ لە پاشەوە دەفەرمێ فتأتون أفواجا ئیتر ئێوەی ئینسان کۆمەڵ بە کۆمەڵ فەوج بە فەوج پۆل بە پۆل دێن لە بۆ ڕۆژی لە بۆ ساحەی مەحشەر دیارە ئومەت بە ئومەت والله أعلم ئومەت بە ئومەت دێن بەرەو ئەو جێگایە و لەوێن دەرێ حەشر دەکرێن لە بۆی حسابیان لەگەڵ بکرێ وفتحت السماء فكانت أبوابا وآسمانش لهمو لايقدا وكو درقاي لي دبيتوا کەواتە شتێکی ئاسایی ڕوودا لەو ڕۆژە ئەو ئاسمانی کە ئێستا ئێمە لە سەروی خۆمان دەیبینین بەو شێوەی متەماسیکە و ئاسمانێکی بەتێنە خوای گەورە سوبحانەهو وتەعالە و ئاسمانە دەگۆڕی بە ئاسمانێکی دیکە بەڵکو دەرگای لێ دەبیتەوە فكانت أبوابا وسيرت الجبال فكانت سرابا ئەو جا لەو ڕۆژەدا وسيرت الجبال واتە چیایەکان تەسییر دەکرێن واتە دەڕوێندرێن وسيرت الجبال دەڕوێندرێن بەڕێ دەکرێن ئەو جا دەبیتە سەراب لە کۆتاییدا دیارە وەکو لە جێگای کەش خوای گەورە سوبحانەهو وتەعالە باس لە چیا دەکاتن کەوە ئەو چیایە لە نەتیجەی ئەو زەلزەلەی کەوا بەسەر ڕووی زەویدا دێتن ئیتر ئەو چیایە خاو دەبیتەوە ئەو چیایە وەکو لیمەچی لێ دێ و ئەو چیایە دەست بە ڕۆیشتن دەکاو هەتا لە کۆتاییدا وەکو لێردا دەفەرمی دەبیتە سەرابێک وعلومە سەرابیش ئەوەیە کە وەکو کو ئاوێک لە دوورەوە لە ڕۆژێکی هاویندا لە بابلێن لە دوایی ئەوەی کەوا بابلێن لە دوای ضوحا و چێشتەنگا و کاتێکەوە لە هاویندا تەمەشای جێگایکی تەخت بکەی لەو تەختاییە لە مەسافەیەکی دوور لە پێشچاوی ئینسان شتێک بە دیار دەکەی وەکو ئاوە بەڵام کە دەچی دەیگاتێ ئاو نییە بەڵام ئەوە مجەڕەد سەرابە ئیتر ئەو چیانەش وەکو ئەو سەرابەیان لێ دێ وەکو ئەو سەرابەیان لێ دێتن هیچ شتێکی نامینێتن ئەو چیایانە بەڵێوە
لباشا يخوي قد فرميتن إن جهنم كانت مرصادا بل أو جهنم أو دوزخي كوا خوي قور سبحانه وتعالى كخلق كردية لبو بيباوران كتيدا سزاي مستحق خوان وربقرنوا أو جهنم وكو مرصادك لتاورواني أو كساندا كوا خوي قور فرمان دكا بسنا ناوي تاوكو بيان سوتيني تن بفرماني خوي قور سبحانه وتعالى كوات جهنم خلق كراو آمادية لتاورواني كساني بيباوردا تاوكو بينو بس زاي مستحق خوان بقينيتن بفرماني خوي قورا أو جهنمي كوا لبو چه آماده كرا للطاغين مآبا كوا تجيغاي قرانوي كسانيكا كوا طغيانيان كرديا كساني كوا لسنور درتسوينا سنوري بشريتي خوان بزانديا أو سنوراني كوا خوي قور داينا لبو إنسان كان بزانديتيان إذا لبو أو طاغيانا لبو أو سركشانا لبو أو لسنور درتسوانا مآبو جيغاي قرانويانا كتيدا دمينينوا لابثين فيها أحقابا دمينين وتيدا تندين هزار صال ديار أحقاب جمع حقبة وتتندين زمان دور ودرهش تيدا دمينين كوكو خاي يقول لزيقايد كدا فرميتن خالدين حتى دمينين لا يذوقون فيها بردا ولا شرابا تيدا لنا أو جهنم هيت فين تشيك نابينا وهيت شرابيكو هيت آويكو هيت شليتشيان نادريتي كواتا نا فينچيو نا سارديك دبينن كوا أو قرماتي جهنميان كوا لسلاشيا لسر فينك بكاتوا نهيت آويتشيان درخوا دادريتا وكو ناو هناويان فينك بكاتوا أو آقري جهنم وكو خايقور سبحانه وتعالى فرمي إنها تطلع على الأفئدة كواتا هم لاشيان دستيني وهم ضليشيان دستيني إتنا هوايتشي فينك دي أوهان فينك بكاتوا لدروا نأهويتشيان دادريتي بو كوا ناو هناويان فينك بكاتوا إلا حميما وغساقا أو كداندريت دوشتا حميم آويتشي زور قرمو كلاو وهروا غساقيش كواكو خواي سبحانه وتعالى فرميتن ليرو لسندين زيقال أو غساق كزانا عند فرمون كبريتيا لتشيمو زيخاوي أهل جهنم والعياذ بالله كداندريت وكو زاد فرمون حميمة كآوي قرمة ريخلوتشيان بي بارتا دبي غساق كش عيني أويش أوش تبيسيك وكو باس ماكر وكو چه موزيخا أو زا أويان بپيتوان زور سارده دياندريت جزاء أو وفاقا أو كرقل أوانج دكري سزايك و پاداشتيك پر بپيستي خويتي پر بپيستي أو كردواني كأوان أنزاميان دا كلپاش أو خواهي قرر سبحانه وتعالى باسيان ليو دكا كأوان لبرتي دوتاري أو عذاب بونو كإن شاء الله تعالى لواني داهاتو باسي دكين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.